ئەم کاتان باش هاوڕێیان تۆزێک ڕادەوەستینەتە هاوڕێیان کۆ دەبنەوە ئەو شۆکە باس لە بابەت گەلێکی زۆر هەستیار دەکەین کە لە دەوروبەری ئێمەدا ڕوو ئەدەن سەرەتا چاوەڕێ دەکەین کە چەند هاوڕێک بۆم دەنووسن بزانم دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باشە یان نا ئەگەر باش بێ دەست بە بەرنامەیەکی تایبەت دەکەین هاوڕێن تکایە بۆم بنووسن ئەگەر دەنگم باش دێ هەواڵێن کو دەنگێ من دەبیسن لە کەرەما خۆ شتێکی بنویسن کە دەنگێم باشە دەنگ زۆر باشە بێڕوون بەڵێ زۆر سوپاس هاوڕێیان بەردەوام دەبین لەسەر ئەو شەڕی کە ئێستاکە لە سووریا هەیە وا دیارە لە ئیدلیبەوە دەستی پێ کرد ئیتر حەلب کۆنتڕۆل کرا ئێستاکە لە هەما شەڕێکی زۆر قورسە لە هەمان کاتدا ئەو ئەگەر باسی شەڕ بکەین لە ڕاستیدا لە دێرە زوریش ئەمڕۆکە شەڕ هەبوو باس لەوەش دەکەین و لە هەمووی گرنگتر ئەوڕۆکە دەمەوێ باس لەوە بکەم کاتێک باس لە سووریا دەکەین سووریا ینی ئێران کاتی خۆی کە خەڵکی ئێران بەبیرم دێ سەردەمی ئەحمەدی نەژاد بوو وابزانم خەڵکی ئێران وابزانم گلەیان کردبوو کە بۆچی حکوومەتی ئێران ئەوەندە سەرمایەی مرۆیی و ئابووری لە سووریا و لە لوبنان دەخەوێنی ئیتر خامینەیی وەڵامێکی دابوونەوە لە وەڵامەکەدا خامینەی ئەڵێ ئێمە لە سووریا شەڕ ناکەین ئێمە بۆ سووریا شەڕ ناکەین ئێمە بۆ ئێران شەڕ دەکەین ئەمە زۆر گرنگە مرۆڤ تێبگە بۆی لە بەرنامەیەدا لەسەر تەواوی ئێران ڕادەوەستم ڕۆلی ئێران لە سووریای ئایندەدا چۆن دەبێ و ئەمە چکاریگەریەک لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لەسەر کوردەکە ئەمەیان یەک لەلایەکی دیکە باس لەوە دەکەین کە هەروەکو هەمومان دەزانین دوای ئەوەی وەزیری دەرەوەی نوێی ئیسرائیل گیدیۆن سار هاتە سەردەسەڵات یەکەمین لێدوانی ڕەسمی وەزیری دەوڵەتی ئیسرائیل کوردەکان هاوپەیمانی سروشتی ئیسرائیلە بەڵام تەماشا دەکەین ئەو ئیسرائیلە ئێستاکە لە چ وەزعێکدایە ئایا ئێمە چه هیوایەک بە ئیسرائیل بخوازین لەمە دووە کە کوردەکان جگای لە دوای عەفرین شەهبایان لەدەستدا تەڕەفعەتیان لەدەستدا هەردوو گەڕەکی کوردنشینی شێخ مەقسوود و ئەشرەفییان لەدەستدا و بە ئێحتیمالی زۆریش من بزیش لەدەست دەدەین ئەمە لە ئێستاوە دیارە و لەمە دووە ئایا هیچ ماوە بۆ ئەوەی پشت دوعا لە بۆ ئیسرائیل و پەیوەندیەکان بکەین وەکو هەندێک کورد لەو ماوەیە بە تایبەتیش هەندێک کوردی تورکیا و هەندێک کوردی ئێران ئەم کاریان کرد ئێتر مانایەکی ئەمە ماوە یاننا باس لەوە دەکەین بەڵام هەروەکو وتم لە سەرەتادا باس لە ئێران دەکەین لە هەمان کاتدا شتێکتان بەبیر بێنەوە من لە بەرنامەکانی پێشودا بەردەوام باسم کردووە بەردەوام گوتومە پەیوەندی کوردەکانی سووریا لەگەڵ ئێران لە چوارچێوەی ئەوەدایە کە کوردەکان لە شەهبە پێشتر لە عەفرین دوای ئەوە لە شەهبە لە تەڕەفعەت و لە هەردوو گەڕەکی کوردنشینی شێخ مەقسوود و ئەشرەفیە وجودیەتیان هەبووە لەو چوارچێوەیەدا ئیتر پەیوەندی نێوان کوردەکان و سووریا کوردەکان و رووسیا کوردەکان و حیزبوڵڵا کوردەکان و ئێران شتێکی ناچاری بووە لە بۆ هەردوو لایەن ئێستاکە ئێمە تەماشا دەکەین ئەمانە هیچیان نەماون نە عەفرین ماوە نە تەڕەفعەت و شەهبا ماون نە شێخ مەقسوود و ئەشرەفیە ماون بە تەنیا مین بزماوە لە مین بزیش ئێستاکە سوپای رووسیا نییە بە هیچ شێوەیەک و ڕەنگ بێ یەک دوو فەرقی بچووکی سوپای سووریا هەبن کە ئەمە حسابی هەر هیچ لەسەر ناکرێت ئایا لەمە دووە پەیوەندی ئێمە و ئێران چی بەسەردێ یعنی شتێکی زۆر سەیرە ئەمڕۆکە بینیمان لەلایەک ئەمانە تەڕەفعەت و شەهبامان لێدەستینەوە
کاتێک لە تڕەوات و لە شەبە هێڕش هەبوو ئیتر من زانیاری ڕاستە خۆم لە بۆ هات لە کۆبوونەوە لە سووریادا لە حەسەکە لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتی و ئەمریکیەکان دا و کە مەزلوم عەبدیش لەوێ ئامادە بووە لەوێ ئەڵێن ئێمە لە شەهبا لە ناو کارەساتێک داینە پێتان گوتین پاشەکشێ بکەن پاشەکشێمان کرد لە ڕێگاشدا لێمان ئەدەن لە ڕێگادا لێیاندا ناخر ئەمریکیەکان یەک وەڵامیان هەیە ئێمە هیچ کارمان بەو بەری ئاوی فراتەوە نیە باش هیچ کاریان بەو بەری ئاوی فراتەوە نیە بەڵام بۆ ئەمڕۆکە ئەمریکیەکان لە دێرە زوور هەموو پشگیریەکیان لە هێزەکانی سووریای دیموکراتی کرد بۆ ئەوەی شەڕی ئێران و سووریا بکەن لەکوێ لە بۆ خاتری سێ لە بۆ خاتری حەوت گوندی بەتاڵ حەوت گوندن لە هەر حەوت گوندەکەشدا خەڵک ناژی لەوێدا ئیتر شەڕێکی خۆشیان پێکردین پاشان بۆتان دێنمە سەر ئەوەش سەر شاشە ئیتر شەڕەکە لەکوێکراوە ئەمە لەو کاتەدا واتای چییە ئەمانە هەڵدەسەنگین بەڵام باڵە ئێرانەوە دەست پێ بکەین تکایە بەردەوام لەگەڵمان دابن ئێران جگە لەو شتانی کە باسم کردن یعنی ئێران یەک لە وڵاتانەیە کە دوور و درێژترین پەیوەندی لەگە بنەماڵەی ئەسەددا هەیە هەتاوەکو ئێستا ئەو پەیوەندیە یعنی ئەوە دوور و درێژترین پەیوەندیە لە نێوان ئێران و بنەماڵەی ئەسەددا کە هیچ بە هیچ شێوەیەک نەپسراوە ئەمە زۆر زۆر گرنگە و دوور و درێژترین پەیوەندیە جگەلەوە ئێرانیەکان خۆیان بە قەرزاری سووریا دەبینن لە بۆچە لەبەر ئەوەی لە سەردەمی ئەوانەی گەنجن ڕنگ بێ ئەو سەردەمیان نەبینی بێ بەڵام ئەوانەی تەمەنی منیان هەیە کە من ئەو کاتە منداڵم شەڕی عێراق و ئێران هەبوو سووریا گەورەترین پشتیوانی لە ئێران کرد بە تایبەتیش لە بواری دیپلۆماسی یعنی سەدام هەموو کارێکیە کرد هەموو پارەی خۆی دەخەواند ئەمریکای لە پشت بوو بریتانیای لە پشت بوو حتا رووسیای لە پشت بوو هەموو دنیای لە پشت بوو دەیویست وڵاتانی یەکێتی عەرەب لەسەر یەک مێز کۆ بکاتەوە دژ بە ئێران بەڵام هەموو کاتێک سووریا ئەو حافز ئەسەدە باوکی بەشەڕ ئەسەد لی تێک دەدەن نەیدەهێش بە هیچ شێوەیەک کۆمکاری عەرەبی یەکێتی دەوڵەتانی عەرەبی بە هیچ شێوەیەک یەک لێدوانیش لە دژی ئێران دەربخە لە هەمان کاتدا ئێران و سووریا خاوەن یەک ئەندێشەی ئاسایشین لە ناوچەکە ئەندێشەکان چیە ئیسرائیل دژایەتی ئیمپریالیزم یعنی هەردووچێن هەم دژی ئیسرائیلن حافز ئەسەدیش بەوە بەناوبانگە وەکو هەموو باسیە وەکو هەموو قەومیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دژایەتی ئیمپریالیزم سەرقافلەی دژبەرانی ئیمپریالیزم لەو بارەشەوە تەماشا دەکەین ئێران و سووریا یەکیان گرتووە و یەک دەگرنەوە ئێران لە ڕێگەی سووریاوە دەتوانێت هەیمەنی خۆی لە ناوسێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بچسپێنێ و بە تایبەتیش کاڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستمان فەڵەستین پاشان لوبنانە یعنی ئەگەر بێت و سووریا نەبووە ئەو حیزبوڵڵایەی کە باز دەکرا کە ئیتر ئیسرائیلی دەزەقزەقە نابوو ئەو حیزبوڵڵایەی کە لە سووریا ئەیتوانی شەڕ بکە کە لە عێراق لێدوانەکانی تەنانەت هەتا ئەوکو عێراق داهاتن عێراقی دەهەژان تەماشا دەکەین ئەو حیزبوڵڵایە لە ڕێگەی سووریاوە دروست بوو لە بۆ هەندێک ئەو لێدوانی خامینەیی کە ئەڵێ ئێمە لە بۆ سووریا ویانیش لە سووریا شەڕ ناکەین ئێمە لە ئێران شەڕ دەکەین لە بۆ ئێران لە سووریا شەڕ دەکەین ئەوە مەبەستی هەیمەنەی ئێران بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەکە وەکو زۆر کەس بە سادەیی لێکی ئەدەنەوە بەڕاستی مەسەلەی مەزهەبی نییە مەسەلەی مەزهەبی نییە یعنی ناڵێن ئەو هەیمەنێوەیانیش ئەو جەبهەیە کە پێی دەوترێت جەبهەی مەقاوەمە بە مەزهەب مۆتیڤە نەکراوە بەڵام لە ئەساسدا شتێکی مەزهەبی نییە ئەمە بۆ نمونە ئەوانەی لە سۆسیۆلۆژیای ئێران شارەزان ئایا عەلەویەکانی ئێران لەگەڵ حکوومەتی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیان خۆشە یان ناخۆشە پەیوەندیان زۆر زۆر ناخۆشە ئێران چەند کوردەکان دەچەوسێنیتەوە
ئەوەندەش ویانی زیاتریش عەلەویەکانی ئێران دەچەوسێتەوە بەڵام ڕژێ بنەماڵەی ئەسەد بنەماڵەیەکی عەلەوین یعنی لەمەدا جیاوازی هەیە تەنانەت جیاوازی لە نێوان عەلەوی شیعەکانی لوبنان و شیعەکانی ئێراندا زۆر بەهێزە کەواتە مەسەلەکە بە تەنیا وەک مەسەلەیەکی مەزهەبی لێک بدەیەوە وەکو یەکێتی وڵاتانی شیعە لێک بدەیەوە نابێ ئەگەر وا بواە دەبواە ئێران و ئەزەربایجان متفق بن بەڵام ئێران و ئەزەربایجان دوژمنن چونکە ئەزەربایجانیەکان شیعی ئەسڵینەوە یانیش ئەو شیعین کە لە ئێران هەیە وانە شوێنی دیکەدا ئەمە نییە تەنانەت شیعەکانی عراق و شیعەکانی ئێران دوو قوتابخانەی جیاوازن بەڵام ڕاستیەک هەیە لە پەنای ئەوە وەکوتم بە مەزهەب ئەو بەرەی مەقاومەتەی مۆتیڤ کردووە لە هەمان کادا ڕاستێکی دیکەش هەیە سونیەکانی ناوچەکە بە سونی کوردیشەوە بە سنی کوردە مەزهەبەکانەوە ئاڵێم یعنی کوردی سنی مەزهەبی ئاڵێم ها نەوەکو منیش ناسنامەم سنیە بەڵام من مەزهەبی نیم بە کوردی مەزهەبیشەوە هەموو سنەکانی ناوچەکە بنەماڵەی ئەسەدیان قەت خۆشنەویستوە و خۆشیان ناوێت بۆیە ئیتر ئەو پەیوەندیە لە مێژووەوە هەتاوەکو ئێستا وەکو زنجیرێک بەردەوام بووە ئایا ئەمڕۆ دەپسێ یان ناپسێ ئەمە زۆر گرنگەوە چ کاریگەری لەسەر ئێمە هەیە یعنی ئەو مەزهەبە شیعەیەی گوایە مێحوەڕی شیعی باز دەکرێن ئەمە دەستکردی شیعی سیاسی ئێرانە نەوەکو شیعەیەکی لە بواری سۆسیۆلۆجیدا وجودی هەبی لە هەمان کاتدا تەماشا دەکەین سونەکان بەردەوام بربەست بوونە لە بەرامبەر هەژمونگرایی ئێراندا و ئەمە وای کردووە کە اتفاقك لە بینی سووریا و ئێراندا دروست بێ بۆ نمونە سەدام حوسێن یەک لەو کەسانە بوو کە بە هەموو شێوەیەک ڕێگای لە هەژمونگرایی ئێران دەگرت یانی جگە لە شەڕی 8 ساڵە بەردەوام ئەو کارەی دەکرد مەسەرەن بینە بەرچاوی خۆت بەناودەنگبوونی حیزبوڵڵا گەورەبوونی حیزبوڵڵا کە لە 2006دا گەورەترین شەڕی لەگەڵ ئیسرائیل کرد و پاشەکشەی بە ئیسرائیل کرد حتا ئەو خاکەی ئیسرائیل کاڵێ ئیمنا بەشێکی لەو خاکە داگیر کرد بۆ ماوەی 2 حەوتوو حتا جەنینی داگیر کرد ئەو حیزبوڵڵایە حیزبوڵڵایە کەینێ گەورە بوو لە سەردەمەدا گەورە بوو کە سەدام حوسێن ڕووخا ویانیش دەسەڵاتی نەما ئێستا کە لەوە دەگەین لەو شەڕی ئێستادا بۆ وڵاتانی کەندا و بێدەنگن چونکە ئەمە پەیوەندی بە یەمەنەوە هەیە سعودیا ئیمارات هەتاوەکو ئێستاش لە بیریان نەکردووە یەمەن چی هێنا سری ئەوان یەمەن یعنی بەڕاستی سعودیا و ئیماراتی چەندین ساڵ ئەتوانم بڵێم بۆ دواوە گەڕاندەوە هاوڕێیان ئەمە زۆر گرنگە ئینسان تێبگە یعنی چونکە یەمەن ئاستەنگە لە بەرامبەر پەیوەندی جیۆپۆلۆتیکی ئیمارات و سعودیا بەروە ئاسیا بەروە ئەفریقیا حوسیەکانی یەمەن کەنداوی عەدەن و دەریای سوور کۆنتڕۆڵ دەکەن ئەمە زۆر گرنگە ئەمە لە دوو شوێندا ئەتوانێت کێشە دروستکە لە بەرامبەر هەژمونگەرایی سعودیا لە ناوچەکە کە زۆر چاوی لە ئاسیایەک دوو چاویشی لە ئەفریقەیە و هەردووچیان لە ڕێگەی دەریاوە دەبێت دەریای عەدەنەوە دەبێت بەڵام لە ژێردەستی حوسیەکاندایە و لە دواییدا لە ساڵانی دواییدا بە تایبەتیش لەو سەردەمانەدا کە جۆ بایدن هاوپەیمانەکانی بەجێهێشتن لە ئەفغانستان بە شێوەیەکی زۆر خراپ کشایەوە ئیتر هەموو متفقەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕیان تێبەر بوو ترسا هەڵسان ئیتر تەدبیری خۆیان وەرگرت سعودیا هەڵسا لە ڕێگەی چینەوە لەگەڵ ئێران ڕێککەوتنی ساز کرد بەڵام ئەو مەسەلە لە ئایندەدا لە چەند ڕۆژی ئایندەدا سەر هەڵ ئەداتەوە یان سەر هەڵ نەداتەوە ئەمە زۆر گرنگە لە ئێستاوە
مرۆڤ بیبینی وە لە ئێستاوە کاتێک وڵاتانی کەنداو لە بەرامبەر قەیرانی سووریادا بێدەنگن ئەمە نیشانەی ئەوەیە. مەسەلەن لە سەردەمی شەڕیکانیەدا ئێوە بینیتان مێدیای سعودیە و مێدیای ئیمارات چ دەردێکی بە تورکیا دەکرد. خۆ ئەوەی لە شابا ڕوئەدا کەمتر نییە 200,000 کەس ئاوارە بووە، ماڵ و قاپ و قاچاغی خۆی هەموو بەجێهێشتووە، مریشک و کەرە شێر و هیچی لەگەڵ خۆ نەهێناوە، بە تراکتۆر و بە پیکابی شکا و قوپا بە زۆر ڕزگاریان بۆ هاتوونەتە منبج ویان شەڕقا تەبقا لەوێ چادرێکیان پێدراوە، هیچی دیکە نییە. بەڵام مێدیای سعودیا لەکوێ، مێدیای ئیمارات لەکوێ، مێدیای مسر لەکوێ؟ ئەمە پەیوەندی بۆەوە هەیە بێدەنگن، چونکە پێیان خۆشە ئەو وەزە بۆ ئەوەی ئێران هەندێکی تر لاواز ببێ و ئەوان بتوانن حیساب و کتابی خۆیان لە یەمەن کە هەڵیان گرتبوو دوو ئەو حیساب و کتابە یەکلایی بکەنەوە. بۆیە دەبینین ئێستا کە ئێران لە ناوچەکەدا لە سەردەمێکی بەڕاستی نوێدایە. ئیران بێگومان دوو لایەنی ئەرێنی و نەرێنی هەنا لە سەردەمی ئێستادا لەو شەڕەی سووریادا. با سەرەتا باس لە لایەنە ئەرێنیەکانی بکەین. لایەنە ئەرێنیەکانی ئێران کە گرنگترینیان ئەوەیە، ڕاستە هەیئەت تەحریر شام و جیهادیەکانی دیکە ئێستاکە خەریکە نزیکی حەما دەبنەوە، 35 تا 40 کیلۆمەتر ماوە بگەنە حەما، بگەنە ناوەندی حەما، و کە گەیشتنە حەما ئیتر لەوێدا چەند مەترسیەک دروست دەبێ. یعنی یەک، ئایا ئەوانە پەلاماری ئەلحەمیمیە دەدەن کە گەورەترین بارەگای سەربازی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تاقە بارەگای سەربازی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەکی S-400 لێە، فڕۆکەی سیخۆی هەرێ پێشکەوتووی لێە، و لەوێوە رووسیا بەرژەوەندیەکانی خۆی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا دەگاتە ئەفریقا دەپارێزێ. پەلاماری ئەوێ دەدەن یان نە؟ ئەمە زۆر گرنگە، حەمیمیە و تارتوس کە لەو ناوچەیەن. بۆیە ئەتوانین بڵین سەرباری ئەمانە یەک لایەنی ئەرێنی بۆ ئێران ئەوەیە ئەو جیهادیانە هەر چۆنێک دەبێ با ببێ لە پاشە ڕۆژی سووریادا لە داهاتووی سووریادا نابێت جێگەیان هەبێ، نابێت جێگەیان هەبێ. نە ئیسرائیل ئەمەی دەوێ، نە ئەمریکاش ئەوەی دەوێ، نە بەریتانیای ماستەرمایندی ئیخوان موسلیمین و هەیئەت تەحریر شام کە چەندین ساڵە هەیئەت تەحریر شام بەخێو دەکا، پڕچەکی دەکا لە ڕێگای ئۆکرانیەوە، ئەمەی دەوێ. ئەمە لە بۆ ئێران شتێکی زۆر یعنی گەشببینیەکە لە چاو ئەوەی کە ئێران وەزعی زۆر خراپە لە سووریادا. بەڵام لایەنێکی دیکەش خاڵی دووەمینیش ئەوەیە، لە سووریای ئێستادا لە چاو سووریای دوای بەهاری عەرەبی کەمتر وڵات ڕاستەوخۆ بەشدار. تورکیا بەشدارە، ئیسرائیل بەشدارە، ئەمریکا بەشدارە، یعنی چۆن بەشدار نییەوە نییە ڕێگا نادەن ئەمریکا و بەریتانیا و ئیسرائیل ڕێگا نادەن، نە حیزبوڵڵا، نە حەشدی شەعبی، نە ئێران بەخۆی مداخەلە بکە، ڕێگا نادەن چەک بگوازنەوە تاوەگیتر، کەواتە ئەوانە بەشدارن. بەڵام وەکو جاران نیە سعودیەی تێدا نیە، ئیماراتی تێدا نیە، قەتەری تێدا نیە، کۆمەڵێک و دەوڵەتی دیکەی بەحرین تێدا نیە، ئەوانەی تێدا نییە. و لە ڕووی دیبلۆماسیشەوە ئەوانە کێشەیەکیان لەگەڵ سووریای ئێستا نییە، کۆنسۆلگەراییان هەیە، ئیمارات هەیەی، سعودیا هەیەی، مسر هەیەی، وانە ئۆردون هەیەی، پەیوەندیان هەیە. یعنی لەو بارەشەوە تەماشا دەکەین گەشببینیەک لە بۆ ئێران هەیە. بەڵام دەیان شتی ناگەشببین هەنا لە بۆ ئێران. یەک، حیزبوڵڵا نایەتەوە سووریا، باشکرا حیزبوڵڵا ئەڵێ من بە لوبنانەوە خەریکم، نایەمە سووریا، ناتوانم. ئەمە بۆ ئێران گەورەترین سەرکێشێ، چونکە پێشتر جگە لە پاسدار، بەڵام ئەوەی لەسەر عەرز زیاتر شەڕی دەکرد چەکدارانی حیزبوڵڵا بوو. پاسدارەکان لە پشتەوە یارمەتیان دەدەن.
دوو سوپای سووریا هەڵتەکاوە سوپای سووریای سەردەمی 2013-14-15 نییە. سێ سووریا وەک دەوڵەت وەک بیرۆکراسی وا وەک خەڵکەکە هەم ماندوو بووە هەم توانای خۆڵقاندن و خۆنوێکردنەوەی نەماوە وەکو حیزبەکانی ئێمە لێ هاتووە ئیتر هەڵتەکاوە پیر بووە اختیار بووە هەمان سیدی دووبارە دەکاتەوە هەمان خەڵکی لە دەوروبەر کۆ دەبێتەوە هەمان خەڵک بەسەریدا هەڵدەرێ هەمان قسە دەکەن هەمان شت هەمان چیرۆک دووبارە دەکەنەوە. سێ ئیسرائیل ڕێگە نادات وەک جاران قاسم سولەیمانیەکان دەست تەسبیحەکانیان دەربێن و لەناو سووریادا پیاسە بکەن. ئەمە گەورەترین کێشەیە لە بۆ ئێران کەواتە ئێران چۆن دەتوانێت سووریا بپارێزێ. خۆ ئێرانی پێشوو کە حیزبوڵای هەبوو کە دەوڵەتی سووریا بەهێز بوو سوپاکەی بەهێز بوو لەو سەردەمەدا ئیتر ساڵی 2014-15-16 هەڵسان ئەوان هەڵسان داوایان لە رووسیا کرد بێتە ناو شەڕەکە خۆ رووسیا بەخۆی نەچوو ئێران داوای لێکرد بچیتە ناو شەڕەکە. ئێران کەواتە ئەو کاتە نەی ئەتوانی لە خۆی ڕانەدەدیت سووریا بە تەواوەتی بپارێزی و پاچی کاتەوە. ئیتر هەڵسا بە یارمەتی هێزی پشتیوانی و ئاسمانی رووسیاوە ئێران توانی ئەم کارە بکە. ئێستا کە چۆن ئەتوانێت ئەو کارە بکە هەر لە بۆ هەندێ لە خۆڕانیە ئیتر وەزیری دەرەوەی ئێران عەباس عەراقچی دێتە سووریا لە دوای سووریا سەردانی ئەنقەرە دەکا لە دوای ئەوە سەردانی مۆسکۆ دەکا ئێستا بەنیازە سەردانی مسر و سعودیا و چەند وڵاتێکی دیکەش بکە. دەبینن ئێران ئەو ئێرانەی جاران نیە و هەست بە هێزی خۆی دەکا. ئەمە زۆر گرنگە ئێستا باسی بکەین. بەڵام گریمانەکە ویانش پرسیاری ئەو بەرنامەیە ئەوەیە باشە ئەگەر ئێران لە سووریا هیچی بۆ نەکە ویانش دەرکرا وەکو وتم گریمانەی زۆر هەیە کە سعودیا پەلاماری یەمەن بداتەوە چونکە وەکو وتم هەتا وەکو ئەو یەمەنەی ئێستا هەبێ سعودیا ناتوانێت گەورە ببێ و ئەمە لە بۆ محەممەد بن سەلمان کێشەیەکی زۆر گەورەیە لە بۆ ئیماراتیش کێشەیەکی زۆر گەورەیە. ئەمە لەلایەکدانێ. پاشان بابینە سەر مەسەلەی کورد و ئێران حیسابی کورد و ئێران لە سەرەتای بەرنامەکەدا بۆم باسکردن یعنی ئەوەی کورد و ئێرانیەکانی پێشتر بەیەکەوە دەبەستەوە شەهبە ئافرین تڕەفعات بوو ئێستا کە ئەمانە هیچیان نەما ئێرانیەکانیش لەوێ نەما و ئێستاکە بە پێی ئەمریکیەکان ئەویش لەسەر کاغەز دیار نییە جارێ چ پارچەیەکی دیکەی بە مەقەس لێدا ئەبڕن و لی دەکەنەوە جارێ دیار نییە بەڵام ئەو بەری ئاوی فرات ئەو بەری ئاوی فرات لە کوبانەوە دەست پێ دەکا هەتا دەگاتە دێرە سوور. ئەوە سنووری خۆسەری دیموکراتیکە ئەو جوگرافیەکە کوردەکان و عەرەبەکان و ئەرمەنیەکان و سوریانیەکان بەیەکەوە تێیدا دەژین. هەتا وەکو ئێستا لە ڕووی دیپلۆماسی لەسەر کاغەز لە ڕووی تیۆری ئەمریکیەکان دەڵێن لایەنەکانی دیکە ئێمە کارمان پێدا نیە. هۆی چ بوو ئایا ئەمڕۆکە لە کاتێکدا کە خەڵکی شەهبە بەبێ پێڵاو ڕادەکا و لە ڕێگادا تەقیان لێ دەکرێت هۆی چی بوو هەر ئەو ڕۆکە بەو پەلەپەلیە قەسەدە و پاسدارانی ئێران لە دێرە زور شەڕیان کرد. من لەوە تێنەگەشتم بەڕاستی ئایا ئەمە لێرەدا چی هەیە؟ هەوڵ ئەدەم بۆتان بێنمە سەر دەیبین ئێستاکە تەماشاکەن هاوڕێیان ئەوە دێرە زورە ئەوە دێرە زور هەر ئەوڕۆکە بزانە هەر ئەمڕۆکە ئێستاکەش تەماشاکە بە پێی ئەو خەریتەیە کە ئێستاکە دەبین ئێستاکەش بۆمبەباران بەردەوام دەکا 1 2 3 4 5 6 حەوت دێهات لە دەستی پاسدارانی ئێرانی و حکوومەتی سووریا
دەرهێنراوە ئەوە فڕۆکە ئەمریکیەکان دەبینن فڕۆکە ئەمریکیەکان دەربینن لێرەشدا ئەمە هێڕشی پێچەوانەی ئێرانیەکانە بۆ سەر قەسەدا یعنی هۆی چییە کەواتە لێرەدا ئەم شەڕە لە ئێستاوە ڕوویدا ئایا ئیسرائیلیەکان کە دەیانگوت کوردەکان دۆستی طبیعی دۆستی سروشتی ئێمەن متتەفیقی سروشتی ئێمەن دەیان هەوێ لە شەهبا و لە تڕەفعەت و لە شوێنەکانی دیکە چاویان لەوە پۆشی کە جیهادیەکان بێن ئیتر دەست بەسەر ماڵی کورداندا بگرن و شەڕوانە دیلکراوەکانیشیان سوکایەتی پێ بکەن چاوی خۆیان هەموو لێ گرت ئێستا کە دەیان هەوێ کوردەکانیش بە گژ ئێران دابینن لەوبەری ئاوی فرات شەهبا و تڕەفعەت و عەفرینیان پێدان من بیزیشی پێدەدەن دڵنیاتان دەکەمەوە کەواتە دەیان هەوێ لەو بەردا لە دێرە زۆر ئیتر لەگەڵ ئێرانیەکان و لەگەڵ سووریەکان بە شەڕیان بێنن ئەبینی پیلانەکە چەند پیلانێکی چەند سینسی و چەند گڵاو لە ئارادایە بەڵام مێدیا کوردیەکان بە تایبەتیش مێدیا حیزبیەکان باسی ئەوە دەکەن بە هیچ شوێک دەمی خۆیان گرتووە حەماسەتە هەندێکیان حەماسەتە ئەوەی دیکەشیان ئیتر بە هیچ شێوەیەک باس لەوە ناکەن ئەو ئیسرائیل هیچ کات نەیگوتووە ئەزەربایجان متتەفیقی منە بەڵام ئەزەربایجان لە ڕێگای فڕۆکەی هەری پێشکەوتووی درۆنی ئیسرائیلیەوە لە ڕێگای سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلیەوە و لە ڕێگای هەموو تەکنۆلۆژیای ئیسرائیلیەوە توانی شەری قەرەباغ لە بەرامبەر ئەرمێنیا بباتەوە بەڵام ئیسرائیل هیچ کات نەیگوتووە ئەزەربایجان هاوپەیمانی ئێمەیە باشە ئیسرائیل بۆ ئەڵێ کوردەکان هاوپەیمانی ئێمن کەواتە بۆ ئەوە بوو تورکیا هان بدا بۆ ئەوەی شەهبا و تڕەفعەت بگرێ بەڕاستی من گومانم لەوەدا هەیە کوردە گێژ و هێژەکانی کوردی ئێران دەبێ حتا کوردی تورکیا حتا کوردی نزیک پەکەکە زبێر ئایدار 24 ساعت قەرەواتێکی لە بەردایە ئەوە گوایە حقوقیشی خوێندووە ئیترا ئەویش هاتە سەر تەلەڤیزیۆن گوتی ئێمەش حازرین لەگەڵ ئیسرائیلەکان پەیوەندی ساز بکەین بەڵام ئەوە مایکل ڕۆبین لێدوانێکی زۆر 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 چاکی نووسیوە ئێستا کە بۆتان دێنمە سەر شاشە و داواتان لێ دەکەم ببورن داواتان لێ دەکەم بیخوێننەوە یەک دەقەتکە بزانم بەڵێ 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 بڵێ ئەوە لێدوانەکەی مایکل ڕۆبینە لە کوێ نووسیویەتی ئەوە دەبینێ ئەوە لێدوانەکەیە ئەو لێدوانە ئەوانە ئینگلیزی دەزان تکیان لێ دەکەم بیخوێنەوە وتکە لەو هاوڕێیانە دەکەم کە کاری تەرجمانی دەکەن ئەو مەقالەی مایکل ڕۆبن تەرجمەی کوردی بکەن بۆ ئەوەی کوردە گێژ و هێژەکان لەمە بزانن بۆ مایکل ڕۆبین دەڵێ لە کاتێکدا تۆ بە هیچ شێوێک ڕناگەینی کە ئەزەربایجان متتەفیقی تۆیە هەموو یارمەتیەکی دەی هەتاوەکو لە شەڕەکەدا لە بەرامبەر ئەرمەنستان سەر دەکەوێت حیساب بۆ رووسیای متتەفیقی ئەرمەنستانیش ناکە بەڵام ئەتۆ ئەڵێ کوردەکان هاوپەیمانی ئێمەن و هیچیان لە بۆ ناکەی بە پێچەوانە کاتی ئەتۆ ئەڵێ کوردەکان هاوپەیمانی ئێمەن ئەو کاتە تورکیا هەیەت و تەحریر شام و سوپای نیشتیمانی لە ناوکەوانە سوپای میلی کە پێشتر پێی دەگوترا سوپای ئازاد ناوی خۆی گۆڕیوە ئەمانیان بەردەدێ سەری و لە پشتەوەش لە ڕێگای کەناڵی دیبلۆماسی بە خۆسەری دیموکراتی ئەڵێ شانستان نییە بکشێنەوە ئێمە لە شوێنی دیکە شتێکتان دەینێ شوێنەکە کوێیە
حەوت گوندی بەتاڵن لە دێرە زور. یعنی ئێوەش وەکو تورکیا تەواوکەری ئێمە بن وەرن بە هەمووتان شەڕ لە دژی ئێران بکەن. ێ باش ئەوە جاشایەتیەکەمان بۆ کردی، شەڕەکەمان لە دژی ئێران بۆ کرد، ئەتو چی ئەدەی بەوانە؟ ئەوە عەفرینت لێ سەنەوە، تەڵ ئەبیەضت لێ سەنەوە، سەرێکانیت لێ سەنەوە، شابات لێ سەنەوە، تڕەفعەتیشت لێ سەنەوە. و ئەو دوو گەڕەکەی شێخ مەقسوود و ئەلئەشرەفیە چوو، کەواتە چی مایەوە؟ کوردەکان لە بۆ چی ئەوە بکەن؟ بەڵام دەبینن ڕاگەاندنی کوردی باسی ئەم شتانە ناکە، سانسۆری لەسرە، بڤەی لەسرە. ئەمە زۆر گرنگە ئینسان بیری لێ بکاتەوە، ئینسان تێ بگە بەڕاستی. یعنی من لێرەدا هیچ بەرگریەک لە ڕژێمی ئێرانی دواکەوتو ناکەم، من کاریشم پێ نییە، من ناڵێم ئیتر لایەنگری ئێران بن ویانیش شتێکی بەو شێوەیە ناڵێم، من ئەڵێم لەسەر چه حسابێک لەسەر چ بنەمایەک ئێمە ئەو کارە بکەین. ئەمە زۆر گرنگە. ینی ئەو شەڕەی ئێستاکە لە نێوان خۆسەری و ئێراندا سەردەچێشیتە شەڕێکی دوور و درێژتر، من لەوە ئەترسم بەڕاستی. یعنی ئەگەری زۆرە ئەو شەڕە سەر بچێشی هەتاوەکو شەنگالیش بچێ. یعنی قەسەدەش لەوانەیە چاوی لێ بنا، حەقیشی نییە، چونکە قەسەدە ئێستاکە هەموو دەرگاکانی لێ گیراون. لەگەڵ سووریا ئەوە شەڕی کرد و سووریا بەخۆشی ئاڵێ لە هەندێک شوێندا کە من لاوازم لە حەلەب ئەوان هاتن لە زیاتی شەڕ بکەن، ڕێگەیان خۆش کرد لە بۆ داعشیەکان ببورن، لە بۆ هەیەت و تەحریر شام و سوپای میلی. لە هەمان کاتدا لە دێرە زور ئەمە شەڕە ئەو بەری تورکیایە، کەواتە هیچ دەرگایەکی لەسەر نامینێ جگە لەو دەرگای سمێڵکە هەیە، ئەویش لە ژێر ڕەحمەتی پەیوەندیەکانی پەکەکە و پارتیە. هەر کاتێک شێتێک بچێ بەردەک باوێتە ئەو بازگەیە، ئێتر پارتی ویانیش ئەوانی دیکە لەوبەر بازگەکە دەگرن، ئەو خەڵکە بێ خواردەمەنی و بێ کەلوپەل دەمینێتەوە. لەوانەیە بیر لەوە بکەنەوە ڕێگایەکی دیکەیان هەبێ لەگەڵ عێراق، بەڵام ئەتۆ لەوێدا لەگەڵ حەشدی شعبی بۆ ماوەیەکی دوورودرێژ ناکەوی یەکێشە، لەگەڵ عێراق ناکەوی یەکێشە، لەگەڵ ئێران ناکەوی یەکێشە. ئێران لە شوێنەکانی دیکە پەلامارت نادا، لە قەندیل و ئەو شوێنانە بۆ نمونە. ئەمانە بیری لێکراوەتەوە ناسانم بەڕاستی. یعنی من لەوە ئەترسێم ئەو پیلانی کشانەوەی کورد، ناچارکردنی کشانەوەی کورد لە تر ڕەفعەت و لە شەهبا لە بۆ ئەوە بێ کە ئێمە هیچ کارتی ئێرانمان لە دەستدا نەمینێ، هیچ پەیوەندێک و هیچ پردێک نەمینێ، بچین لە دێرە زور شەڕی ئێرانیەکان بکەین. یعنی ئینسان تێگا سووریا نەیتوانی لە حەلەب و لە شەهبا و لە تر ڕەفعەت هیچ شتێک بکە لە بۆ کوردەکان، چونکە هیچی بۆ خۆی نەکرد، بەخۆی هەڵات. و رووسیاش بە شەڕی ئۆکرانیاوە خەریکە. رووسیا سەرەتا تورکیای تهدید کرد، بەڵام تهدیدەکە خۆ ناکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە ئۆکرانیا لەناو سەختترین شەڕدایە. ئەوە 4 مانگە هەتاوەکو ئێستا کورسی بە تەواوەتی نەگرتوتەوە. سوپای ئۆکرانیا چوویتە ناوی ناوچەیەکە، هەتاوەکو ئێستا رووسیا پێی کۆنتڕۆڵ نەکراوەتەوە. وایە نا لە بۆ هەندێ ئەو شتانە هەنە، بەڵام لە هەمان کاتدا تۆ دەبێ حسابێکی دیکە بکەیت لەگەڵ ئێران. یعنی بۆیە لەو کاتەدا کە ئەمریکیەکانیش ئەڵێن یۆخ ئێمە لەوبەری ئاوی فورات هیچتان بۆ ناکەین، مەبەستیان من بەجوو ئەوەیە تر ڕەفعەت و شەهبایە. باشە ئێمە بۆ لەگەڵ ئێرانیەکان لە دێرە زور لەگەڵ ئەمریکیەکان لە دێرە زور شەڕی ئێران بکەین.
یعنی پیلانەکە وا پێدەچێت ئەوە بێ کە کوردەکان لەوبەری ئاوی فرات بمێننەوە ڕنگ بێ وعدێکیان بەڵێنێکیان پێدا بن بەڵام دەبێ شەڕ بکەن لەگەڵ ئێران یعنی ئێستا کشەکشەیە هیوادارم نەگاتە مریشکە ڕەشە هەموو پردەکانت لەگەڵ ئێران و لەگەڵ حەشدی شعبی و لەگەڵ سووریا بپسڕێنی لەو وەزعەدا زۆر هەڵەیە یعنی مرۆڤ ناتوانێت بە لێدوانەکەی گیدیۆن سار وەزیری دەرەوەی ئیسرائیل بەڕاستی بە هەر بێنیتە چۆکان و ئەمە لە کرداردا شتێککە نیشان دەدا ئیسرائیل هەر کاتێک بە ئاشکرا گوتی من فلانە لایەنم خۆش دەوێ فلانە لایەن حەقن فلانە لایەنوان بە ئاشکرا دیفاعی لێ کردی لێ بزانە سەختەکاریەکە تووشی کێشەیەکت دەکات هەر کوردێکیش بە ئاشکرا لەسەر فێسبوک و لەسەر یوتیوب و لەسەر تەلەڤیزیۆن گوتی دەبێ ئیتیفاق لەگەڵ ئیسرائیل بکەن پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بکەن ئەوە سەختەکاری دەکات و درۆی دەکات گێرە شێوێنی دەکات ئەگەر ئەتۆ پەیوەندی دەوێت ئیتیفاقت دەوێت ئیتیفاق و پەیوەندی بە شاراوایی دەبێ و بە گرێبەست دەبێ و گرێبەستەکان دەبێت لە بواری کردداریەوە دەنگ بدەنەوە بە کورتی ئێستاکە ئەو شەڕە هێشتا کۆتایی پێ نهاتووە هێشتان ئێران بەرەو کوێ دەچێت نازانین بەڵام ئێستاکە لە حەمایە حەما بەڕای من کلیری شەڕەکەیە و چارەنووسی شەڕەکە بە تایبەتی چارەنووسی ئێران و رووسیا بە تەواوەتی دیار دەکات ئایا ڕژێمی ئەسد دەڕوخێنن من پێم وانە یعنی نە ئەمریکا نە ئیسرائیل ئێستاکە نایانەوێ ڕژێمی ئەسد بە تەواوەتی بڕوخێ بەڵام ئەسد ناچاری یعنی یەک زۆر لاواز و بە ئێرادەی دەکەن پاشان ناچاری کۆمەڵێک گرێبەست و پەیمانی زەلیلانەی دەکەن لەو کاتەدا تەماشا دەکەین بە ئاشکرا ئەمە ڕوونە لەو هاوکێشەی ئێستا ئێراندا ئێستاکە لە داهاتوودا چی دەبێن نازانین ڕنگ بێ لە داهاتوودا رووسیا ئەگەر دەستی بە سەرکەوتوی دەستی ناو شەڕی ئۆکرانیا بێتە دەرەی تۆڵی خۆی لە تورکیا بکاتەوە سزای بدا لەوانەیە لە ئایندە درێژدا تورکیا ڕیسکێکی زۆر گەورەی کردبێت لە بۆ سیاسەتی ئایندە سیاسەتی دوو درێژ بەڵام لە سیاسەتی ئێستایدا تورکیا براوەیە و دۆڕاوەکان دەرەجەیەک سووریایە دەرەجە دوو ئێرانە دەرەجە سێ کوردن بەڵام وەکووتم هێشتا یاریەکە تەواو نەبووە حەما کلیلی یاریەکەیە با بزانین ئەو یەک دوو ڕۆژە مەسەلەی حەما چی بەسەردێ بەڵێ هاوڕێیان من قسەی خۆم تەواو کردن من کاکۆشک من کارم بەوە نییە من ناڵێم کورد چۆن بتوانێت لە شەهبا شەڕ بکە کە سووریا شەڕی نەکرد بەڵام ئەمن بەڵگەم لە دەستدایە لە شەهبا ڕێککەوتن هەبووە بۆ ئەوی بکشێنەوە ڕێککەوتن هەبووە ڕێککەوتن خۆ شەڕ نەکراوە کورد شەڕی نەکردووە کورد لە هیچ شوێنێکدا شەڕی هەیەت و تەحریری شام و سوپای ملی نەکردووە هەیەت و تەحریری شامە تا ئێستاش شەڕی کوردی نەکردووە لێدوانی داوە لێدوانەکەی مەزلوم عەبدی و لێدوانەکەی هەیەت و تەحریری شام بخوێنەوە بزانە لەوێدا ڕێککەوتنێک دەبینیان نابینی من باس لەوە دەکەم ئەو ڕێککەوتنە چێ بە ئێمەی کرد من ئەو پرسیارە دەکەم باش ئەو ڕێککەوتنیان پێکردین کە ئێمە بکشینەوە لەوێ شەڕی ئەوانە نەکەین بۆ شەڕەکە ئێستاکە لە دێرە زوور دەکەین کەواتە پرسیارەکەی من ئەوێ یعنی زۆر جار باس لەو ئایەک نووسیوێتی پرسیاری کردووە لەسەر رووسیا بەڕاستی ئەمانە هەندێک تیۆری گەلە کۆمەنە تیۆری پیلانجێڕینە من ناتوانم لەسەری قسە بکەم بەڕاستی ئێمە دەبێت زانیاریمان هەبێ و واو زانیاری ئیستخباراتینە لە دەست ئێمەدانینە نازانین بەڕاستی بەڵام رووسیا مەشغولە بێگومان رووسیا گلەی خۆی هەیە لە سووریا ئەوەی رووسیا دەیەوێ سووریا بۆی ناکرێ هیوایانیش نایکە ئیتر سووریا بەردەوام پێشتر یعنی کارتی ئێران و کارتی رووسیایی باش بەکارهێنا مەسەرەن لە کاتێکدا رووسیا شتێکی لێ داوا دەکرد
بەدڵی نەبوو ئەچوو کارتی ئێرانی زەختی ئێرانی بەکاردێنا لە کاتێکدا ئێران شتە چێن لێداوە دەکرد بەدڵینەوە ئەم جارە دەچوو کارتی رووسیای بەکاردەهێنا بەڵام لە نەتیجەدا سووریا بەخۆشی نەیتوانیوە خۆی نوێ بکات و نەیتوانێت کێشەکانی چارەسەرکە مەسەرەن دارە ناوچەی دارە هەموو پاکرایەوە لە تیرۆریستی و مێرۆریست هەموو ڕژێم حاکم بوو بەڵام تەماشادەکە قەیرانەکان هەر بەردەوامن ینی ئەو ڕژێمەش ناتوانێت گۆڕانکاری لە خۆی دا بکە حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە حیزب و دەوڵەت یەک پاکێتن بەڕای من لە قەیراندا ئەوانە بستنە هەر شوێنێک تێکیەدەن چۆن لای ئێمە یەکێتی و پارتی ئەتوانن خۆڵقاندنێک بکەن ئەتوانن نوێی کاریە بکەن لە هەزار هەڵبژاردنیش ببنەوە ئەتوانن گۆڕانکاریەک بکەن نەخێر ئەو گۆڕانکاریەکەن هەندەکان بە پارە دەکڕن هەندەکانیش دەترسێنن وانە یعنی لەمە زیاتر شتێکی دیکە نیە سووریاش ئەمەیە خۆ سووریاش هیچ فەرقی هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک پاکێتن کاکە یەک قوماشن گۆڕانکاریان تێدا ناکرێت حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە باش و خراپیەوە دەبێت کۆتایی پێ دەبێت بڕوخێ دەبێت لە ناو بچێ دەبێت شتی دیکە لە زیاتی ئەم حیزبە دروست بێ من چەندی بەرنامەم لەسەر ئەمە ساز کردو باشە لە بابەتەکە دەرنەچین ئیتر ئەوەی مەبەستم بوو لەوە بەرنمەیەدا باسم کرد کاتان لێ یەکەم یەک بەیەک ئەو بەرنامانە و بەرنمەکانی دیکە شێر بکەن بڵای بکەنەوە لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنان کەناڵی نوێی هیوا خۆشناو بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن گوشارمان لەسرە و ئەو قسانەی ئێمە لێرە دەیکەین بەڕاستی خەڵکی دیکە نایکە و ئەوە هیچ حیزب و خەڵکی نزیکی حیزب ئەمە هیچ دەستی لێ بشۆ هەندێکیان کە لێخە دەکەن هەندێکیان دژایەتی دەکەن تێگەی تحلیل ناکەن و تحلیلەکانیان ئۆبجکتیف نیە لەسەر بنەمای ئیدۆلۆژینە لە هەمان کاتدا خەڵکی دیکەش ئەو توانایی نییە لە بۆ هەندێ هیوادارم بەردەوام من لە پشتگیریکردن بەلایکەکانتان بە پرسیارەکانتان و لە هەمان کاتدا ئەوانەی کە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناویان سوبسکرایب نەکردووە تکایە هەوڵ بدەن سوبسکرایبی بکەن کارێکی زۆر ئاسانە لە ژێر وێنەکەی وێ نووسراوە سوبسکرایب لەوێدا ئیتر چرکەیەکی لێ دەکەی و پاشان داوای ئیمێلت لێ دەکە ئیمێلی خۆت دەنووسی هەر ئەوەیە ئیتر ئەمە بۆ چیە ئەمە بۆ ئەوەیە لە کاتێکدا کە من بەرنمەیەکم بەرهەمێکم ساز کرد کەناڵی یوتیوب ویانیش گوگل ئاکاونت ئاگدار دەکاتەوە هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش شەوێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم بەڵام دووبارە دەمەوێ چاوێک لە پرسیارەکان بخشێنمەوە نەخێر کاکی یادگار من لەگەڵ ئەوە دانیمە یعنی چۆن ئەتۆ چ گەڕانتیەکەت وەرگرتووە شەڕی دێرە زۆر لەگەڵ ئێران دەکەی سەرێکانیان پێداوی ئەفرینیان پێداوی تەڵابیەویان پێداوی نەخێر ئەتۆ شابیان لێستاندوێت دەستی شەڕی ئێران دەکەی هیچ منتیقێکی تێدا نییە من لەگەڵ ئەوە دانیمە داوای لێبوردنەکەم نا بەڕێز یەک من باوەڕ ناکەم یعنی رووسیا تۆڵی خۆی لە سووریا بکاتەوە رووسیا تۆڵە ناکاتەوە رووسیا بەخۆی بەرژەوەندی لە سووریایە رووسیا وەکوتم گەورەترین بارگای سەربازی هەیە لە حەمیمیە و ڕژێمی بەشار ئەسەد گەڕانتیە بۆ ئەوە یعنی تەواو رووسیا کێشەی نییە گە ڕژێمێککە بێتە سەردەسەڵات گەڕانتی بکە کە ئەو بارگای رووسیا ئەو بنکە سەربازیە ئەلحەمیمیە و تارتوز دەمێنێت تاو بەڵام ئایا هیچ گەڕانتێک هەیە ئەمەش گەڕانتی نییە بۆ لە ئێستاوە رووسیا خۆی تووشی کێشە بکەم کاک کوردی یعنی ئیران و سووریا لەگەلک جیان بەرێ شەڕکردنە لە ئەفرینێدا لە شەڕی ئەفرینێدا حیزب وڵات تەنێ لە ناوە 2 دقەیاندا
هەفتێ شەهیددان هەفتێ دوو شەهید بوون هەفتێ دوو شەهید یعنی وێ دەمێ تێبیرا من باش ئەس لە بڕکسلێ بووم ئەم لە جڤینێکیدا بوون وێ دەمێ ئێدی هەواڵێن ئەفرینێ بەخوا ژمەرا گوت کە کو ئیران ئەسد پڕ هەوڵدان ئەفرین نێگرتن لێ وێ دەمێ ئەو ڕاستە رووسیا ڕێکدا و بالەفڕ تورکیا بالەفران بەکاربێنێ لۆماژی ێڕشێن پێچەوانە بەرۆڤژی یا حیزبوڵەوە ئیرانێ ڕۆڵ نەدیتن لێ ڕۆڵ دیت لێ ئیران و ئەوێ شارکردن ئێنەها ڕەوشەکی جوداتر هەیە یعنی ئەسد ژ خەفکێ هاتگرتن ئیرانژی دەربە خواریە لە سووریا هەر ڕۆژ لێ دەخان یعنی بەرپرسیارێکی ئیرانی نەمایە لە سووریا نەکوژن ئیسرائیلی نەکوژن ڕەوشاوانژی پڕپە خراپە حیزبوڵاژی لەوێ هەرێمێ ڤەکشیە ڤەگەریا لوبنانێ نانیگەرێک مرۆڤ vêyekê bi wê rengî bibîne. Hevalên hêja ez bawerim êdî ez bawerim bes e heta bernameyekî din silav û rêzê xwe pêşkişî we dikim em ê li rojên pêşda dîsa bi hewra bin dem baş silav û rêz ew çima min kir kirmancî ez jî nizanim. Silav û rêz hewreyan heta bernameyê ayînde katê ji xweş rêz û silav bo hemûtan.